ساڵ بەس ئەمە بورجێ تەواوە وەک هاتنی موچە خاوە باڵێ باڵ پشتیە ڕقی لەگەڵدایە ڕق ئەڵەی کەللەی کابرایە ئەوەی بەم بورجە باوەڕکە هەتا ئەمرێ سەیران ناکە ئەشەوە بیلا نایکە موشە ئاواخەوە بێ کەس نبینی سەیرانەوەوان هاتەوە هینیشە و خەڵکیش گوناحە خوێندنەوەی بۆ هین کە بورجی گا مانگا هەیە و گاشەیە بەس عادی گا فەرموو ئەوەی ئەم بورجەی داناوە باش لە دنیا تێگەییوە چون دڵنیام جارێکیش بێت بەرپرسێکی ئێرەی دیوە وایە چونکە بەشێکیان بە هەیکەل لەگەڵ گایە فەرقی نییە ئەحشەد وڵاتی تۆباران ئەکرێ کەچی کاکەم حەقی نییە تابع ئیتر چی بکەم ئەمە بورجە و بەختەکەی وای بۆ هێناوە هەتاوەکو گا ڕەفتار بکە ئەبێتە مەزەی ئەم ناوە چۆن بوو بەگاوە تۆ باسی گاو گەوشت مەگە بەخوا تووشە عیبێگە بوو شێ غەڵەتە لێم گەوشتم بۆ نایە ئەوەی کە گریتایە تۆزێ ئیزعاجە